تۆ لەسەر کۆچ و کۆچباری بەجێی ئەهێڵی یەکجاری شەو و ڕۆژ خەریکی کاری کەی تێر ئەبی لە ماڵداری مەگەر مردن هەڵگیراوە مردنت لەبیر نەماوە کێ هەتاکو ئێستا باوە هەرچی هات کردی ماڵاوە. خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ. ئەمڕۆ لە بەرنامەیەکی تایبەت و نوێدا پێتان شادەبین لە سەر گۆڕستان لە شاری بێرمیگام و ئەو گۆڕستانەی کە کراوە بە دوو کەرتەوە بەشێکیان بۆ مەسیحیەکان بەشێکیان بۆ مسلمانان و ئەمڕۆ لەگەڵ بەڕێز کاک حاجی ئارام پێکشا دەبین و بەرنامەیەکی تایبەت پێشکەشەکەین و ئەمڕۆ هیوادارین هەمومان مردنێکمان بیر بێتەوە و کە لەسەر ئەم گۆڕستانەین هەر یەک لە ئێمە ڕۆژێک دێت ئەبینە یەکێک لەم مردوەکانی ئێرە یاخود یەکێک لە ئەوانەی کە لەژێر ئەم خاکەوە نێژراون. بۆیە ئەمڕۆ پێم خۆش بوو جیاواز لە بەرنامەکانی تر جیاواز لە ڕۆژەکانی تر تایبەت بەرنمەیەک پێشکەشکەین و باز لە حقیقەتی مردن و ژیانی مردن و جیاوازی ئەو مردنەی ئێرە یاخود شاردنەوەی مردنی ئێرە لەگەڵ کوردستاندا بکەین. کاک حاجی بەخێر بێی. زۆر بەخێر بێی. پێمان خۆشە ئەمڕۆ جیاواز لە ڕۆژەکانی کە باز لە مردن و حقیقەتی مردن بکەین و سەرەتاش پێم خۆشە گەر شتێک پەیامێک شتێکە هەبێ سەرەتا پێشکەشیکەی. بەڵێ سەرەتا بەناوی خوای بەخشندەی میهرەبان الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. البته مردن حقیقتێکە هەچ کەسێک لە سکی دایکە کە خوای پەروەردگار ڕۆحەکە ببەریە چوار شتی مەسیری بۆ دیاری ئەکات. یەکێک لەوانە ئەجەلە واتە هەچ کەسێک کە ژیانی هەبوو ئیلا بێ مردنێکشی هەبێ. خوای پەروەردگار فەرمێت كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام. همو كسيك همو نفسك دبي بمري كستامينيتوا مانەوە و بەقا و مانەوەی هەتاهەتایی تەنها بە خوای پەروەردگارە کە خاوەن شکۆیە. بۆیە بەڕاستی هەریەک لە ئێمە کە چۆن هاتوونتە دنیا و ئاغاش ئەبێ بەجێی بێڵین و حقیقەتی مردن ئەوانەی کە بڵین غیرە مسلمان یاخود وەکو لە ڕوایەنەکەەوە بیر ناکەنەوە پیان وایە مردن شتێکی لۆجیکی و مەنتیقی بیری لێ بکەیتەوە کاتێک کەسێ نەخۆش کەوت کاتێک کەسێ تووش حادسەیەکی نەخوازرا بوو یا کەسێک چوو بە تەمەنا بە هەر هۆکارێک لەم هۆکارانە مردن یەخەی ئەگرێت و هەتا شتێک لەم شتانە نێتە پێشەوە نامرێ. بەڵام ئێمە وەکو ئینسانی مسلمان و باوەڕدار ئەو شتانە ئەو وەسایلانە کە دێنە پێشەوە ئەبنە هۆکاری مردن ئەمە قەدەرێکە خوای پەروەردگار ئەینووسێ لەو کەسە بەو شتەوە فاتەکا و ئەمرێ. حقیقەتی مردنەکە يعني كل نفس ذائقة الموت. خوای پەروەردگار فەرمێ هەموو نەفسێک کە ڕۆحشەوە بەریا ئەبێ بمرێ. کەوابوو مردن لەسەر هەموو کەسێک حقیقەتە و هیچ کەسێک نامێنێتەوە و ئەو جاشتێکی تر لەسەر مردن لە ڕاستیدا کاتێک کە مردن یەخەی گرتی دوا ناکەوێ کاتەکەی خۆی دیاری کراوە. خوای پەروەردگار فەرمێ إذا جاء أجلهم لا يستأخرون ساعة ولا يستقدمون. مردن کاتێک کە هات بۆ بەرەوڕووی هەچ کەسێک یەک سەعات نەدواکەوێنە پێشەکەوێ و حاڵەتێکی تر کە زۆر گرنگە لەسەر مردن بەڕاستی ئێمە نازانین لەکوێ ئەمرین. یعنی من لە زەڕایەن لەدایک بووم بەڵام ئێستا لە بەریتانیا ئاژین ممکنە لە وڵاتە بمرم چونکەم ئینسان نازانێت کاتی مردنەکەی کێیە. خوای پەروەردگار فەرمێ وما تدري نفس بأي أرض تموت. هیچ نەفسێ هیچ کەسێ نازانێت کە لەکوێ ئەمرێ قسمەتی مردنەکەی لەکوێیە و هەروەها نازانین بە چیش ئەمرین. ئەم شتانە زۆر گرنگە ئینسان کە خۆی بۆ ئامادە بکا بۆ مردنەکە لەگەڵ ئەم هەموو نەزانینە کە ئێمە ئاگامان لێنیە و نازانین کەی ئەجەلمان دێت و کەی تەوقیتی دڵەکانمان دانرا و ئەوەسێت کاتێک کە ئێمە کەی کۆتا بە ژیانمان دێت وەکو ئەم مردووانە کە ئەنێژین وەکێ نەژێ قەبرەوە خۆمانی بۆ ئامادە بکەین. ئێمە ئەتوانین کە چۆن بمرین لەسەر چی بمرین. خوای پەروەردگار ئەفەرمێ ولا تموتن إلا وأنتم مسلمون. بۆیە بەڕاستی ئێمە پێویستەکە بە مسلمانەتی بژین هەتا بە مسلمانەتی بمرین و ئەو جاش خوای پەروەردگار بە مسلمانەتی زیینومانەکاتەوە. کاک حاجی دەمەوێت جیاوازیکی ئەوە من کاتمە ژوورەوە ئەوم بەلاوە سیر بوو بەڕاستی گۆڕستانێکە
هەمووی مردوون بەڵام جیاواز لەوە بەشێکی مەسیحیەکانە بەشێکی موسڵمانەکانە ئەمە چ پەیامێ بە تۆ ئەگەیەنێ چ شتێ لای تۆ دروست دەکات هەروەکو چۆن ئێمە ژیانمان مشتەرەکە لەگەڵیان قەبرستانەکانش مشتەرەکین لەگەڵیان ئەو بەشەی ئەو لاوەگەر سەیر بکەی قەبرستانی مەسیحیەکانن و ئەم بەشەی ئەم لاو قەبرستانی موسڵمانەکانن ئەمە لە زۆربەی شارەکان ئەو شارانەی کە موسڵمانشینی تێدان قەبرستانی تایبەتی هەیە بە موسڵمانان و بە ڕێوڕستی موسڵمانێتی ئەوانەی کە دەمرن بە خاک دەستپێردرێن کاگارام دەمەوێت ئەوە بڵێم ئایا چ پەیامێکە هەیە بۆ زیندوەکان کە ئێستا بۆ نمونە لەم قەبرستانە بینی هەمووی مردوون تەنها چەند کەسێکی لێ زیندوون لێرە چ پەیامێکە هەیە بۆ زیندوەکان لە ڕاستیدا خۆی هەر مردن خۆی بۆ خۆی موعظەیە ئامۆژگاریە پێغەمبەری ئەکرەم عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ المەوت ئەعظەم واعظ مردن لە ڕاستیدا گەورەترین ئامۆژگاری و نەسیحەتە بۆ ئێمەی زیندوو بۆ ئەو کەسانی کە زیندوون ئەوانشی کە مردوون لێرە ئەبینین ئەگەر سەیری معلوماتی سەر کێلەکانیان بکەی نووسراوە لەکەی لەدایک بووە و لەکەی وەفاتی کردووە یعنی هەچ کەسەوە بەپێی تەمەنی خۆی تەمەنێکی مەحدودی بەڕێ کردووە بۆی ئەمە پەیامێکە بۆ ئێمەش ئەوانش پێش ئەوەی کە بمرن و بچنە ناو ئەو گۆڕەوە وەکو ئێمە قۆناغی مناڵی و گەنجێتی و تەمەن و خۆشی و هەموو کایەکانی ژیانیان تێپەڕاندووە بەڵام کە ئەبینی ئێستا هەموو ژیانی ئەو بۆ بە مێژوو بۆ بە ڕابردوو و لە ڕاستیدا ئێمەش نازانین کەی ئەمرین و کەی قسمەتمان لەم ژیانە تەواوێ بۆیە حەقیقەتی مردن خۆی ڕاستی پەیامێکە بۆ زیندوەکان بۆ ئەوی کە تێبفکرین ئێمە ڕۆژ لە ڕۆژان ئەبین بۆ مردوانە و ژیانمان ئەبێ بە ڕابردوو بە مێژوو مامۆستا ئارام لێرە شتێکم بیر کەوتەوە تەماشا ئەکەین لێیا پاکستانیەک ئەمری خوای کردووە لێیا ڕەشپێستێکە لێیا کوردیەکە ئایا ئینسانە بێ بیر لەوە بکاتەوە دراوسەکەی کێیە خوای گەورە هەرچی بە قسمت کردی هەر ئەوەیە وەکو پێشترە و ئاەتەمان کە خوێندەوە ئەنی خوای پەروەردگار کە ئەفەرمێ وما تدري نفس بأي أرض تموت ئێوە هیچ نەفسە هیچ کەسێ نازانێت کە لەکوێ ئەمرن واتە ژیانی ئێمەش قەدەر و قسمەت و نسیبی ئێمە وایە کە ئێستا لە وڵاتێکی غەریبیداین لە ڕۆژئاوا ئەژین لە بەریتانیا ئەژین نازانین کە ئەو شوێنەی کە تیا ئەمرین کوێیە بەڵام قەبرستانەکان ظاهیری یعنی قەبرستانی موسڵمان بەگشتی ئەبینی هەموو قەومەکانی تێدان بە ڕەشپێست بە سپی پێست بە پاکستانی بە بەنگلادیشی بە کوردی خۆمان بە عەرەب واتە ئەوەی کە موسڵمان بێن لە قەبرستانە ئەنێژرێ و ئەو جاش جیاوازیکی تر ئەوەیە کە قەبرەکان بەدەست خۆمان نییە وەکو لە وڵاتی خۆمان لە کوردستان خێرخواز یەکسەر قەبرەکە ئامادە ئەکات و هەیە خەڵکێ جێی قەبری بۆ خۆی داناوەڵێ من لای براکەم لای باوکم لای دایکم لێ بمنێژن کە مردم بەڵام لێرە بەو شێوە نیە ئەو گروپ ئەو تیمەی کە سەرپەرشتی ناشنی خەڵکەکەن ئەوان شوێنەکان دیاری ئەەکەن واتە شوێنەکانش ئەبێ لە شارەوانی ئەو شارەوە بکردرێ و ئامادە بکرێ بۆ ئەو کەسەواتە کەس بەدەست خۆی نییە کە لەکوێ ئەینێژن کاگارام تێبینی ئەوە بکەین جیاوازی ناشتنی ئێرە لەگەڵ ناشتنی کوردستانە جیاوازیەکی هەیە ئەمێ ئەو جیاوازیە بۆم ڕوون بکەیتەوە ئایا جیاوازیەکەی چییە لێرە بۆ نمونە کەسێک کە ئەمرێ هەفتەیەک لەوانەیە لە نەخۆشخانەکانە بیهێڵنەوە لە تەشریحا بیهێڵنەوە ئەو جیاوازیە چییە کە لە کوردستان خێرا و بەپەلا ببینێژن ینی چەند سەعاتێ ناوەستن ئەم جیاوازیە مەوێت تێبینی لەوایە بکەم ئەوەش هەر ئەکەوێتە سەر یاسا و ڕیاسای ئەم وڵاتەکە ئێمە تێیداین وەکوتم پابەندین بە یاسا و ڕێسای ئەم وڵاتەوە ئەمان کاتێک کەسێک بمرێت یعنی نەیچەی مردنەکەی واتە سروشتی مردنەکەی کە دیار بوو لە لای نەخۆشخانە ئەگەر کەسێک بە نەخۆشینێک بمریواتە مردنێکی چاوەڕوانکراو بوو ئەوە زووتر جەنازەکەی ئەدرێتەوە و تەسلیم بە کەسوکاری ئەکرێتەوە بەڵام هەندێک کەس حاڵەتی کوتوپڕە بۆ نمونە لەم ماوانەی ڕابردووە چەند مانگی ڕابردوو دوو برای کوردمان کە وەفاتیان کردووە ینی بە دوو هەفتە ماونەتەوە لە نەخۆشخانە لەژێر لێکۆڵینەوە چونکەم هیچ هۆکارێکی تایبەتی نەبوو بۆ مردنەکان لە ماڵی خۆیان نامردوون ئەگەری ئەوە کراوە کە مثلا ئەم کەسە شتێکی بەسەر ناتبێ کەسێ نەیکوشت بێ تووشی حادثێ نەبوو بێ هەتا دڵنیا نەبن لە تحقیقاتی طبی لەسەر مردوەکان جەنازەکەی نادەنەوە بۆیە جیاوازەکە ئەوەیە کە ئەمانش پەلایان نییە لە یاساکەیە کە هەتا بە تەواوی بە وردی تحقیق نەکەن لە سەبەبی مردنەکە بەڵام لای خۆمان ئەبینیت تەنانەت خەڵکی بە کارەساتیش وەفات بکە کە سوکاری هەردوو لە ئەگەر کەسێک کارەساتی لە دەست قەوما یاخود کەسێ کە سوکارەکەی مردبێ بە زووترین کات هەوڵەدرێ بۆ وەرگرتنەوەی تەنانەت ئەگەر لە نەخۆشخانەش بێ بە ماوەی کەم وەرەگیرێتەوە و
تەسلیمی خاکت کرد. کاگارام ئەمەوێ ئەوە بپرسم کورد هەیە لێرە ئەمری خوای کردبێ و مردبێ و بێ کەس بوو بێ شتی وا هەیە لێرە ڕوویدا بێ؟ بەڵێ هەیە بەداخەوە کە برایەکی ئەزیزمان لە سەرەتای ساڵی 2022 تقریبان چەند مانگێکە وفاتی کردبوو. ئێمە هەر بۆ هەواڵپرسین تەلەفۆنمان بۆ کرد کە کچەکەی جوابی دایەوە کە مناڵەکانی لەگەڵ دایکی ئینگلیزە و کە جوابی دایەوە هەواڵی باوکیمان پرسی بەداخەوەتی باوکم وفاتی کردووە. هەفتەیەک بوو وفاتی کردبوو باوکی لە نەخۆشخانە، بەڵام ئەمان لەبەرەوەی کە یاسا و ڕێسای ئەم کۆمیونیتی خۆمان یاخود جالێ موسڵمانیان نەئەزانی بەو شێوازە پەیوەندیمان کرد بە نەخۆشخانە و هەتاوەکو کە شکارەکان بۆ ڕێخستن زیاتر لە هەفتەیەک بۆ 10 ڕۆژە نەخۆشخانە مابووەوە و نانەزانی چی لێ بکەن. بەڵام سوپاس بەخوای گەورە لەگەڵ خێرخوازان هەوڵماندا کە تەرمەکەیمان وەرگرتەوە و بە ڕەسمێکی ئاینی ئیسلامی هەر لەم گۆڕستانە تەسلیمی خاکمان کرد. کورد چۆنە لێرە کاتێک کە بۆ نمونە ئەو بەڕێزەکە ئەمری خوای کردووە لێرە تەماشاکەین بێکەس بووە، بەڵام ئەو کوردانە چۆن بوون کە پێشوازیان لەو مردووە کرد بۆ سەرقەبران بۆ نوێشکردن و لە مزگەوتەکانە کە نوێژی لەسەرکراوە بەتایبەت لەو مزگەوتی ڕووناکی پێشوازیەکانیان چۆن بووە؟ الحەمدولله تا ڕادەیەک خەڵکێکی زۆر باش ماون، خەڵکێکی زۆر باش هەن بۆ هەموو کێشە و مصیبەتێکی خەڵکی بەڕاستی بەدەم خەڵکەوەن خێرخوازن. یعنی سوپاس بەخوای پەروەردگار ئەوەی کراوە ئەگەر خزم و کەسی خۆشی لێرە بە هەر ئەوەی بۆ ئەکرا. خەڵکێکی زۆر خێرخواز هاتوون بەدەم ئەوەی کە ئێمە نوێژی لەسەر کراوە کە شۆردراوە لە مزگەوتی کە ئیشوکاری قەبرستانەکان بەڕێوە بن و ئەو جا هەتاوەکو ناشنەکەشی خەڵکێکی زۆر ئامادە بوون و لەگەڵ ئەوەش بزانیم کە لەم وڵاتەیە قەبر ینی بەلاش نییە، واتە بە خۆڕایی نییە، پارێ و کولفەیەکی زۆریشی هەیە. هەر لەسەر قەبران کە ئەو برا خێرخوازانە کە هاتبوون بەشدار بوون لە ئامادەبوونی نوێشکردن و ناشتنی ئەو برایە پارەشیان کۆ کردەوە کە پارەیەکی باش زیاتر لە نیوەی پارەی قەبرەکان بۆ کۆ کردەوە و دوای خەڵکی ترش بەشدار بوو کە بە تەلەفۆن و بە ژمارە حسابی پارەیان نرد. الحەمدولله ینی مەصاریفی قەبرەکەشیان بۆ جێبەجێ کرد کەوا بوو ڕوحێتێکی زۆر باش هەیە لە ناو مجتەمەعی ئێمە بە تایبەتی ئەهلی ئیمان الحەمدولله کە لە هەموو شوێنێک بەدەم خەڵکەوەن. الحەمدولله. مامۆستا ئارام ئەمەوێ بپرسم ئایا ئەگەر کوردێک لێرە ئەمری خوا بکە شێوازی ناردنەوەکەی چۆنە؟ ئێوە چی ئەکەن؟ چ ڕەسمێکی بۆ ئەکەن؟ چ ئامادەکاریکی بۆ ئەکەن؟ ئەوەش بە هەمان شێوە وەکو پرۆسەکانی پێشتر کە باسمان کرد لە نەخۆشخانە ئەمێنێتەوە هەتاکو تەحقیقاتی تەواوی لەگەڵەکرێ کاتێک کە بۆدەکەی ڕلیسەکرێواتە جەنازەکەی ئیتر ئازا دەکرێ ئەڵەن فریە توانن بیبیتەوە ئەو کاتە پەیوەندیەکرێ بە خطوتی تیارەی ئەو خەتانی کە ئەتوانن یاخود ئینجازان هەیە کە جەنازە بەرنەوە ئامادەکاری بۆ ئەکرێت و جەنازەکە ئەبرێتە مەتاڕ و لەوێ ئەنێژێتەوە بۆ کوردستان. واتە بە هەردوو شێوازە ئەکرێ هەم لێرە بنێژێ هەم بشنێتەوە بە کوردستان. هەر ئەو کۆمپانیایە کە ئیشوکاری جەنازە و قبر بەڕێوەبە هەردوو جانبەکەی جێبەجێەکەن. کاگارام تەماشاکەین ئەو کۆمپانیایە کە ئەو جەنازەیە باتەوە بێ ئێوە ڕێپارەی پێ بدەن. ئەم ڕێپارەی ئایا مردووەکە خۆی هەیە بۆ یاخود کە سوکارەکە خۆی هەیەی بیدایە ئێوە هاوکاریەکەن و کۆمەکی بۆ ئەکەن؟ زۆربەی کەس کاتێک کە ئەمرێ ینی ئەوانەی کە لێرە وفاتیان کردووە پێی تەجروبەی ئێمە الحەمدولله کە سوکاریان خۆیان پیان خۆش بووە کە ینی ئەو مەسئولیەتە لەسەر شانی خۆیان دابنێت تەنانەت ڕازیش نەبوون کە پارەی بۆ کۆ بکرێتەوە. واتە ئەگەر کەس و خزم و دۆستێکی هەبێ نایە لە کەس زەحمەت بکێشێ خۆی پێی خۆشە کە ئەو چاکەی بکات لەگەڵ مردوەکەی. ئەگەریش ئەو کەسە نزیکەی نەبوو یاخود ئەو کەسە نزیکەی ئەو داهاتەی نەبوو ئەوجا پارەی بۆ کۆکرێتەوە بە تایبەتی لە مزگەوتەکان زۆربەی چێشخانەکان زۆربەی دوکانەکان کە سنووردانرێ پارێکی بۆ کۆکرێتەوە هەم بۆ مەصاریفی تێچووی ناردنەوەی جەنازەکەی ئەوەشی کە مایەوە لەگەڵ جەنازەکەی ئەچێتەوە بۆ کە سوکاری ئەگەر کە سوکارێکی لە کوردستان مابێ و ئەگەریش لەو حاڵەتەیە ئەمەش نەبوو واتە ئەگەر کەسێ کە سوکاری نەبوو و پارەشی بۆ کۆنەکرایەوە ئەوە لێرە ئەو کۆمپانیایی کە سەرپەرشتی ناشتن جێبەجێکردنی
بەخاسکاردنی مردوەکانەکەن ئەوان خۆیان خێرخواز نەڵن هەچ کەسێک کە پارەی نەبوو ئێمە ئامادەین وەکو خێرخوازی کارەکەی بۆ جێبەجێ بکەین. مامۆستا ئارام لێرە تەماشاکەین بە سنوور خۆیان نێژن و لە کوردستانی شەهاری احتیادی ئەیکەنە ئەو شوێنی مردووەکەەوە ئەم دوو جیاوازیە چییە فەرق و جیاوازی؟ بەڵێ لە ئەسڵا لە سونەتدا مردوو کاتێک ئەنێژدرێ لەسەر لای ڕاست وەڕۆ قیبلە ئەنێژدرێ هەتا ئەوەی کە ئێمە بینیمانە لە وڵاتانی تر بە تایبەتی لە سعودیە لە قەبرستانی بەقیع کاتێک کەسێک ئەنێژێ کە قەبرەکەی بۆ هەڵەکەنن تەنانەت لای قەبرەکەشی بۆ چاڵەکەن یعنی کەنێکەن بۆی کە مردووەکە ئەکەنە ناو کەلێکەوە و ئەو جا بە خشت هەڵی ئەچنن ئەمە ئەسڵی سنەتەکەوان مردوو بنێژێ لە کوردستان لای خۆمان قەبری بۆ هەڵەکردێت و لەسەر لە ئەکرێتە ناو چاڵەکە و دوایی پڕەکرێتەوە بەڵام لێرە ئەوش زۆربەی شارەوانەکانەکەوێت لەسەر قانون و یاسای ئەم شارەوانی کە هەیە لە وڵاتەیە بە تایبەتی بێرمیگهام کە ئەوان بۆ ینی بە یاسای خۆیان ڕێنادن مردووەکە لە تابوتەکە دەرکەی واتە سنووقێکە بۆی حازرەکرێ ئەبێ بە تابوتەکەەوە لەسەر پشت کە لە تابوتەکە ڕائکشێ بۆ شێوازە بە تابوتەکە دێتە ناو قەبرەکە و ئەو جا پڕەکرێتەوە بەڵام شارەوانی تر هەیە بۆ نوێستە لێستەر و لەگەڵ چەند شارێکی ترە واصل ئەوانە قەبرستانە مسلمانەکان ئاسایی مردووەکە دەردێنن لە قەبرەکە لەسەر لای ڕاست ڕۆ قیبلە وەکو لای خۆمان ئەنێژن ئەم جیاوازێ دەکەوێتە سەر یاسا و ڕێیاسای هەم وڵاتەکە هەمش شار و شارەوانەکان لێرەدا کۆمەڵی قەوم هەن لە وڵاتەدا مردوەکانیان نەسووتێنن ئایا هۆکاری نەبوونی جێگەیە یاخود کاڵچەر و ڕێوڕسمی خۆیان بۆ جۆرەیە؟ بەڵێ ئەمەش دوو هۆکاری هەیە هۆکارێکیان کە هۆکاری سەرەکیە کەوێتەوە بۆ ئەگەڕێتەوە بۆ سەر کەڵچە یاخود ئاینی ئەو کۆمەڵە خەڵکەوەکو هندۆسەکان هەندێک لە مەسیحەکان هەندێک لە جوولەکەکان کە لەم وڵاتەیە مردوەکانیان ئەسووتێنن شوێنی تایبەتی خۆیان هەیە کە فڕنێکی تایبەتی گەورەیە لەوێ مردوەکە ئەسووتێنن ئەو خۆڵەمێشێکی ئەمێنێتەوە کەمێک ئەمێنێتەوە کەنە ناو شتێکی تایبەتی وەکو بۆکسێک یاخود سنۆقێکی بچووک خۆڵەمەشکەیەکرێتە ئەوێ و لەیبڵ و ناوی لێ ئەدرێت و ئەدرێتەوە بە کەسوکاری ئەلەن ئەمە مردوەکەتە ئەویش وەکو پیرۆزی لە ماڵی خۆی دایەنێ ئەمە هۆکارێکی سەرەکیەکە ئەمە وەکو دین وەکو کەڵچە ئەم مردوانە ئەسووتێنرێن لە حاڵەتێکدا ئەوەی کە وەکو کەڵچە وەکو دین نەبێ ئەو کەسانن کە کەسیان نییە تەنانەت ئەگەر مسلمانیش بێ کەسێک کە مسلمانش بێ لە وڵاتەیە وەفات بکە بمرێ ئەگەر کەسوکاری نەبوو ئەمان سەیرەکەن لە بەریتانیا یاخود لە دەروی بەریتانیاش لە هەر وڵاتێکی کە ئەگەر نێکس ئۆف کینێکی هەبێ واتە کەسێکی تر هەبێ کە نزیک بێ لێ و بتوانێت مەسئولیەتی وەرگێ کە جەنازەکەی تەسلیم بکەنەوە ئەمان چاوەڕێ ئەەکەن فترەیەک لە نەخۆشخانە بڵێن لە کۆرنە ئۆفیس کە لە فلێزەر جەنازەکەی بۆ دەکەیدا ئەنێن هەتاوەکو کەسێک ئەبێ بەخاوەنی ئەگەر کەسێک نەبوو بەخاوەنی لەو مدەیە کە دیاری ئەەکەن ئەوجا دوو حاڵەت هەیە یا ئەوەتە ئەیبن ئەیسووتێنن ئەو شەهرەکەوێت سەر شارەوانی ئەکەوێت لەسەر بارودۆخی ئەو کاتەی ئەو شارەکە چەند ئەتوانن مەساریف بکەن لەو جەنازەیە یا ئەیسووتێنن و یاخود کۆمن گرێڤی پێڵەن واتە بە کۆمەڵ ئایان نێژن ینی لە چوار جەنازە بۆ حەو جەنازە ئایانکەنە چاڵێکی گەورە چاڵێکیان بۆ هەڵەکەنن بە تایبەتی مسلمانەکان ئەلبەتە ئەگینا قەومەکانی تر هەر ئاسووتێنن بەڵێ ناشتین بە کۆمەڵ بە مسلمانەکان شارەوانی ئەم شارە خۆیان ئەزان کە مسلمانە بێ بنێژێ چاڵیان بۆ هەڵەکەنن ناشتنی بە کۆمەڵ لە چوار کەس تا حەو کەس کەنە چاڵێکەوە و دایانە پۆشن بەڵام قەومەکانی تر ئەوە گەر کەسوکاریان نەبێ دینێکی تایبەتیان نەبێ کە بنێژێن ئەوە ئەسووتێنرێن و شارەوانی ئەو بەرپرسیارەتێ لەسەر ئەستۆی ئەوانە مامۆستا ئارام ئەمەوێت لە دوایین کۆتایی بەرنامەکەمانە باز لە حەقیقەتی مردن بکەین حقیقەتی مردن وەک باسمان کرد لە ڕاستیدا ینی حقیقەتێکە هیچ گومانێکی تێدا نییە واتە هەچ کەسێک کە ڕۆحی چوو بەبەرە ئەبێ بمرێ جا مهم خۆ ئامادەکردنە بۆ مردن بەڕاستی گرنگە ئینسان کاتێک ئەبینرێ سەیرەکە چاڵێکی بۆ هەڵەکەنن ئەم چاڵە مۆدێلترین مۆدێلی خان و کۆشک و تەلاری ئەوە کاتی کە جلێکی سپی لەبەرەکرێ کەستان بینیەوە مرده بێت و ینی جلوبەرگێکی ڕەنگاوڕەنگی لەبەرکرێ کفنێکی شین سەو سووری لەبەرکرێ ئیلا کفنێکی سپیە و بەبێ فەرق و جیاوازی پاشا و گەدا هەمووی بەو کفنەوە ئەنێژرێت و ئەوەش مۆدێلترین مۆدێلی جلوبەرگی ئەوە یعنی ئینسانە بێ
يعني بچی بنازێ بەچی بغرابێ لە خۆی بەچی ئەو قەبرەی لەبیر بچێکە ئەمە یەکەم هەنگاوە بۆ ژیانی بەرزەخ و ئێمە نازانین چەندێک لە بەرزەخ ئامێنینەوە ژیانی خۆمان مەحدودە پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سڵات وسلام فەرمێ ئومەتی من لە بین 60 بۆ 70 ساڵە ئەژین ئەگەر هەندێکی مەسەلەن تەجاوز کات تێپەڕکات لەو تەمەنە خەڵکە بینین تەمەنی 20 ساڵە 24 ساڵە گەنجە بە گەنجێتی ئەمرێ وەگەڕێتەوە بۆیە ئێمە خۆمان حازرکەین لەو قەبرەیە کە ژیانی بەرزەخ لەوەیە ممکنە 200 300 500 ساڵ بمێنیتەوە حتا وەکو قیامەتەوە لەوێ ئەمێنیتەوە بۆیە ئەگەر ئێمە بەراوردی بکەین ئەگەر یەکێک لە ئێمە بیەوێ بچێت لە وڵاتی تر بژی بگەڕێتەوە بە کوردستانی خۆمان بۆ ناو کورسکار بژین چی ئەەکەین یەکەم شت ئەبێ سەکەنێکمان هەبێ ئەبێ جێگە و ڕێگەیەکمان هەبێ بێ خانوویەکمان هەبێ لێرە بە ماندووبوون بە شەون و خونی بە قەرز و خۆڵە هەیە حرام حەڵاتێکە لەگە هەتاوەکو خانووی کوردستانی بنیاد بنێ نازانێ یعنی خۆشی نازانێت کە ئەچێتە ناوی تای ئەژی تای حەسێتەوە یاخود نە بۆ نمونە ئەبرایەک ئەم ماوەیەکە وەفاتی کرد یعنی خانووی کڕی بوو لە وڵاتەیە لە ڕێگەی شارەوانیەوە یەک هەفتە بوو کە پارەی خانووەکەی تەواو بوو دابیەوە قەرزەکەی دابەوە یەک هەفتە تیاژە وەفاتی کرد بۆیە زەمان نییە ئێمە ئەو خانوو ماڵی کە خۆمانی تیا ماندووەکەین لە دنیا کە چەندە تیای ئەژین وایە خود ئەبێ بەنسیمان بەڵام دڵنیاین ئەو چەند مەترە عەرزەی کە پێی ئەچین یعنی ئەوە قەبرمانە وقبریش پێغەمبەر ئەکرەم عەلەیهی سڵات وسلام فەرمێ القبر روضة من رياض الجنة وأما حفرة من حفر النار یا باخێکە لە باخەکانی بەهەشت یا چاڵێکە لە چاڵەکانی دۆزەخ بۆیە بەڕاستی ئێمە هەمومان تموحمان هەیە کە لە ژیانمان کە باش و باشتری کەین ئەگەر لە شوێنێکی خۆشاوی مەرە شوێنێکی خۆشتر بڕۆین ئەو قەبرە بکەین باخ لە باخەکانی بەهەشت بۆ خۆمان و ژیانی بەرزەخمان لەوێ ئەبین هەتا وەکو قیامەت بەڕاستی زۆر زەحمەت ئەگەر کەسی خۆی بۆ ئامادە نەکا خۆ ئامادەکردن بۆ مردن بەڕاستی ئەوە باشترین کار و عملەکە ئینسانی مسلمان و ئیماندار دایم بیری لێ بکاتەوە و دایم لە یادیا بێ و دایم لە هەوڵ و تێکۆشان و تەقەلایە بێ بۆ ئەوەی کە خوای پەروەردگار هەم لە دنیا هەم لە قەبر و هەم لە قیامەتیشا خوای پەروەردگار سەربەرز و سەرفرازی بکات بەڵێ لە کۆتاییدا ئەڵێن کەسانێک لێرە وفاتەکەن لەسەر داوای کەسوکاریان ئەیان گێڕنەوە بۆ ناو کەسوکاریان بەڵام لە ڕاستیدا وا دروستە وا باشە لە هەر شوێنێک کە مرۆڤی ئینسانی مسلمان کە وفاتی کرد لەو شوێنەی خۆی بنێژرێت وەکو ئەگەر سەیری ژیانی سەحابەکان بکەی لە هەر شوێنی وفاتیان کردبێت لەو شوێنی خۆیان قبریان بۆ هەڵکردون و ناشتونیان گرنگ ئەو جەستەیە نییە ئەو جەستەیە تێکەڵی خۆڵە بێ خوای پەروەردگار فەرمێ ومنها خلقناكم کە لەو خۆڵە دروستم کردوون وفيها نعيدكم و ئەشتانگەرینەوە بۆ ئەو خۆڵە جارێکی تر ومنها نخرجكم تارة أخرى ولەوێشەوە زیندوتانەکەینەوە بەرەو ڕۆژی ئاخیرەت بۆیە مهم ئەوەیە ئینسان ئامادەکاری بکە بۆ ئەو خۆڵە جەستەکەی تێکەڵ بە خۆڵە بێ و ڕۆحەکە ئەمێنێتەوە لە کۆتایی ئەم بەرنامەیەشە دەڵێن داواکەین لە خوای پەروەردگار کە خوای تەبارەک و تەعالا لە گوناهەکانمان خۆش ببێ لە گوناهی ئەم مردووانە خۆش بێ کە ئێستا ئێمە زیندوین و ئەوان مردوون کە دەستیان لە کار و کردەوەی دنیا بڕاوە خوای پەروەردگار قەبرەکەی بۆ کردمێتە باخی لە باخیانی بەهەشت بە خوای پەروەردگار ئیسلاحی حاڵی ئێمەش بکا و کاتێ بمان برێنێ کە خۆیمان لێ ڕازی بێ خوای پەروەردگار بە مسلمانی بمان ژێنێ و بە مسلمانی بمان برێنێ و بە مسلمانی زیندومان کاتەوە وصلى اللهم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين بەڵە بینەرانی خۆشەوی سپاس بۆ کاک حاجی ئارام کە بەڕاستی مردنی بیر هێناینەوە و هەر مرۆڤیش کە دێتە سەرم گۆڕستانە مردنی بیر دێتەوە سپاس بۆ کاک حاجی ئارام سپاس یەکەی ئەمڕۆ لە کاتمان کرد دەست خۆش قوربانێ سپاس دەکەم لەسەر گۆڕێک بینیم لەسەر گۆڕی گەنجێک بینیم شتێک نووسرا بوو هەڵبەتا بیری دایکێکات نووسیان بوو تخوادایە لێم ببوورە کە بە تەنیا بەجێم هێشتی بۆ ئەو سەفەرە نەبراوەم فرمێشکی زۆرم پێچێشتی خۆ بەخواستی ئێمە نییە ئەمە ڕێگەی هەمومانە لێم ببوورە ئەگەر تامی خەم و خەفەتم پێچێشتی خۆشەویستان با هەمومان مردنمان بیر بێ با دڵی یەکتر زویر نەکەین با لە پێناوی خوای گەورە لەگەڵ یەک باش بین هەمیشە برا و خوشکی یەک بین و کاتێکی خۆش و ماڵاوە
کەناڵی UK4 دەنگ و ڕەنگی کوردستانیانی بەریتانیا.